سڵاو ڕێزم هەیە بۆ هەمولایەک. من عیمران مەزهەر گەنجێکی شاری هەڵەبجەی شەهیدم، تەمەنم 25 ساڵە، بەشی ئایتیم تەواو کردووە ساڵی 2017. ئێستا لە ناو هەڵەبجە خەریکی کار و کاسبیم. بەندەیەکێکە لە براوەکانی پێشبڕکێی کتێبی دەستگای ڕوانگە بۆ ساڵی 2020. خۆشبەختانە کتێبەکەم لەژێر ناونیشانی گرفتەکانی گەنج لە کۆمەڵگەی کوردیدا و هۆکار و چارەسەر بۆ بە یەکێک لە براوەکانی ئەو پێشبڕکێیە کە دەستگای ڕوانگە بە خۆشحالیەوە بۆ گەنجان و هاونیشتمانیانی کورد ڕێکی خستی بوو. ڕاستی ئەمە هیچ خەڵاتێکی مادی جگەوەی کە چاپکردنی کتێبەکان لە ئەستۆی دەستگای ڕوانگە ئەوە گەورەترین خەڵاتی دەستگای ڕوانگە بوو بۆ براوەکانی و پێشبڕکێیە کە زیاد لە نزیک بە 2000 کتێب بۆ ئێمە چاپەکرێت لەسەر ئەستۆی دەستگای ڕوانگە. جیا لەوە کە سودێکی معنەوی گەورەی هەبوو بۆ گەنجانی وەک من کە سەرەتای دەستپێکردنی نووسینیان بوو، بە شێوازێکی معنەوی پاڵپشتی من بن بۆی بووم بە گەنجێکی نووسەر. بەندە وەکو کتێب یەکەم کتێبم بوو کە نووسیم. ڕاستە پێشتر بابەت و بڵاوکراوم هەبوو، بەڵام وەک کتێب یەکەم کتێب بوو بە خۆشحاڵیەوە نووسیم. دوجار لەلایەن ئەو نووسەرە بە ڕێزانەوە و کەسانەوە کە ئەزمموی زیاتری لە 10 ساڵ نووسینیان هەیە منیان بە نووسەر قبوڵ کرد و بوومەتە براوەی پێشبڕکێکە بە خۆشحاڵیەوە. ڕاستی من نووسینی کتێبەکەم ئەگەرچی حەزێکی بەشداریکردن لە پێشبڕکێ لە ناخی خۆما هەڵقوڵا بوو، بەڵام دوجار بە پرسیارەتیم و بەرامبەر و هەموو گەنجەی کە لەم خاکە ئاژین و دەیان گرفت و کێشە ڕۆژانە ڕوبەڕوویانە بێتەوە، بۆیە کتێبەکەم بۆ ناونیشانە هەڵبژارد و لە سەری نووسیم. لە داهاتووە وەک پێشتری ژاماژەم پێیا کە دەستگای ڕوانگە لەلایەنی معنەویەوە سودێکی هێزگار گەورەی بە من گیان بەوەی کە ئەگەر خەیاڵی نووسینی کتێبی دیکەم لە مێشکە هەبوو بێت، دوجار من شایەنیەوە هەم کە بنووسم و کتێبەکانم بخرێتە بەردیدی خوێنەرانەوە. ڕاستی دوو کتێبم ئێستا لەبەردەستە، خەریکی نووسینیانم، نازانم کەی و چۆن بڵاو بێتەوە، بەس ئیتر دەستم پێ کردووە بە خۆشحاڵیەوە.